دووبارە بە گەنجانی شارە زور کاکە حسان قارەمانی خۆشەویست و کاکە کرام هارونی بۆکانی گەخا یاسینی خۆشەویست کاک بژین بۆ میوانەکانی تریش چیان ناچەکەی ئینشاڵڵا ناویوانی شێن بڕۆ پەنجە زیاد بڕۆ کاکە بەشەی خۆشەویست بەسەرتور لە بەریتانیا بژین کوڕانی بەریتانیا شیرین ترانیه بخوا فرمان دیلش کنیه آگل شای دیگانیه والله فرمان دیلش کنیه آگل شای دیگانیه بودو فیدو رازاوا کاکە گۆرانی خۆشەویست فیدو گوڵزار کاکە ڕاجانی خۆشەویست بژین ماڵە بۆ کاکە ژیرەی خۆشەویست ژیرەی ئەڤەلۆن بژین ساق ئەڤەلۆنەکان
ئاگوڵم دەرگای عەوشەوە ئەرێ شیرین وە شیرین ئاگوڵێ شیرین تارانیە بخوا فەرماندەی لەشکریە ئاگوڵم شایفادیگانیە وەڵا فەرماندەی لەشکریە ئاگوڵم شایفادیگانیە بۆ خلەی مقەدەم ئیدریس بۆ کاکە هەمەی خۆشەویست هەمەی جەبار قارەمانی هەر بژین بۆ بەشە سوور هەر بژی بەشە گیان بژی ماڵەکەم بۆ کاکە ئیکرامی خۆشەویست کاکە ئیکرام هارونی بژی ئای هەوەر چەند درێکی هەریدا ئەی هوریا چەقی بە پێمدا بەخوا چەند دەرکی هەردا هوریا گیان چەقی بە پێمدا وەڵا سەد کێسەی نامەدێ باوانم دریا بەگێمدەوە وەڵا چەند قێسەی نامەردی ئابرادریا بەگێمدەوە هەرێ شیرین وە شیرین ئاگوڵم شیرین تارانیە بەخوا فەرماندەی لەشکریە ئاگوڵم شایفادیگانیە وەڵا فەرماندەی لەشکریە ئاگوڵم شایفادیگانیە هەی بژی Beş kaç tane?